عبدڕەحمانی کوڕی محەممەدی محاربیە جێڕێتەوە فەرمێ خەبەرم بیست بوو کە ئەبوو دەردا کە سەحابی پێغەمبەرە صلی الله عليه وسلم نامەی ناردبوو بۆ برایەکی تایە نووسی بووی دوایەوە شکرانەی خوای کردبوو سەڵەواتی لە پێغەمبەردا بوو عليه الصلاة والسلام بۆی نووسی بوو ئەوە بزانە کە سەرۆت و سامانی دنیا پێش تۆش کۆمەڵە خەڵکێکی تر هەیان بوو هەر ئەو سەروەت و سامانەیە دیسان ئەمێنێتەوە بۆ کەسانێکی تریش لە دوای تۆ ئەوەی کە بۆ تۆ هەیە و پێت دەبڕێ ئەوەیە کە بەشی قیامەتی خۆل لێ هەڵگرتووە پیاوی دانا و ئاقڵ ئەو کەسەیە کە بەشی خۆی هەڵگرێ نەک بیر لە مناڵەکەی بکاتەوە لە دنیا بۆی دانێ بیر بکاتەوە لە قیامەت بۆ خۆی و ماڵ و مناڵەکەی دانێ سەیریکەن برانی بەڕێزم هەر یەکێک لەوانە ئەوانی تری بیرە خستەوە کە چۆن ڕووی لە خوای گەورە بێ زەخیرەی قیامەتی خۆی دانێ